استراتیژێکی تۆکمەدانێ بۆەوەی تۆ بە پەرتی بمێنیتەوە. بەڵام تۆ چ استراتیژێکی گەورە دەیە بۆ ئەوەی تۆ ئەم پەرتیە بشکێنیت و کۆ بکەیت. بەڕاستی ئایدۆلۆژیە جیاوازەکانمان ئەوانەی کە شۆعین، ئەوانەی کە چەپن، ئەوانەی کە ڕاستگە و ئەوانەی کە ئیسلامی، ئەوانەی کە ناوی حیزبی نەتەوەیی و ناسیۆنالیستی و با بڵێین ئایدۆلۆژیای کوردایەتیان هەڵگرتووە، هەموو بە شێوەیەکان بۆ کورد و بۆ کوردستان خەریکین. باشگرێکی کورد و کوردستان بە باشکۆری حیزبە سیاسیەکانمانەوە هەیە. وەڕاستیەکی تریش بریتیەوەی کە هەموو ئەو دەوڵەتە داگیرکێنانەی کورد وردە خۆشبەختانە خەریکە بەرەو هەرەسە چن، خەریکە بەرەو تێکچوونە چن بۆ ئایدۆلۆژیای ناسیۆنالیستی فاشیستی کە کورد باجی زۆری ئەم ئایدۆلۆژیا و بیرکۆڵی داوە، خەریکە لە هەرەسێکی گەورەیە. ئەو هەلومەرجێک کە ئێستا خەبات و سودنەوەی ڕزگاری خوازی کوردی دیارتێڕێت لە هەر چوار پارچەکە، بێگومان لە هەر پارچەیەک تایبەتمەندی خۆی و هەستیاری تایبەتی خۆی هەیە. بەڵام بە تایبەت ئەگەر زوومێک یاخود سەرنجێک بخەینە سەر باشووری کوردستان، باشووری کوردستان وەکو دڵی هەر چوار پارچەکەی کوردستانە لە ڕاستیە. ئەگەر بزودنەوەی ڕزگاری خوازی کورد لە باشوورەوە، لە ئەحزابی باشوورەوە، لە هێزە سیاسیەکان و بیرمەندان و خۆشەویستانی باشوورەوە سەپۆرت نەکرێت، ڕەنگە بزودنەوەی لە دمەی گەورە بخوا لە ڕاستیە. و بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر پارچەکانی دیکەی کوردستان بگەن بە سەربەخۆیی، بگەن بە وەختەوەری، بگەن بە ئازادی سیاسی، بگەن بە هەلومەرجێکی گونجاوتر بۆ ژیانی گەلەکەی ئێمە، ژیانی نەتەوەکەی ئێمە لەو پارچانەی ترە، ڕەنگە سودمەندترین پارچە دیسان باشووری کوردستان بێ لە ڕاستیە. لەبەرەوە ئەو هەستیاریە، ئەو هەلومەرجەی کە ئێستا خەباتی ڕزگاری خوازی کوردی دەپەڕێت بە تایبەت لە ڕۆژاوا و لە باکووری کوردستان، پێویست بۆیە کە هەموومان بە جۆرێک لە جۆرەکان هەڵوێستین ڕوون و ڕەوانمان هەبێ بەرامبەر بە سەپۆرتکردنی باکوورە. هەموومان تەسەورەکەمان بەداری بینیومانە، ینی زۆر جار بۆ دەستدرێژیکردنە سەر کورد دوژمنانی ئێمە نە دیموکراسییان بە هەند وەرگرتووە، نا سەروەری نەتەوەییان بە هەند وەرگرتووە، نە تەنانەت سنوورەکانیان ناسیوە لە ڕاستیە، و نا ڕێکوتنامە و پەیماننامە نێودەوڵەتیەکانیان بەچاو کردووە. دەیان قەتڵ عام و قەڵکردن و کۆمەڵکوژی گەورە بەسەر ئەم گەلەستەمدیدەی ئێمەیان هاتووە، و ڕەنگە پشتیوانێکی ڕاستەقینەی ئەم گەلەی ئێمە جگە لە شاخ و لە چیاکانی کوردستان دوجار هەوڵی ئازادی خوازان و هەوڵی خەڵکی ڕزگاری خواز و هەوڵی خەڵکی نەتەوە دۆست و میلەت پەروەر بوو لە ڕاستیە. بۆیە لە هەر کاتێک زیاتر بە تەسەووری من پێویستمان بە گەشەپێدان، پێویستمان بە بوژانەوە، پێویستمان بە بڵسکەدانەوە بەو هەستەنەتەوەیە هەیە، پێویستمان بەو یەک پارچەی یەکگرتووی هاوخەمیە هەیە لە ڕاستیە لەگەڵ خۆمان لەناوخۆ لە باشوور بە تایبەت و لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستانیش. هەموو دەرکەرانی کوردستان، دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان ئێستا لە هەستیارترین هەلومەرجی و لە ئاوابوونی خۆیان ئەژین لە ڕاستیە. میلەتی کورد پێویستی بەوەیە کە سەپۆرتی خەباتی پارچەکانی دیکە بکە و ئەرکێکی نیشتیمانی ڕاستەقینەی سەرشانی خۆمانە کە ئێمە سەپۆرتی خەبات و سەپۆرتی بەرخودان و سەپۆرتی شۆڕشی ڕزگاری خوازی گەلەکانی خۆمان کە گەلی خۆمان بکەین لە پارچەکانی تری کوردستان لە ڕاستیە. ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان هەندێک دەوێت بەڕێز ناڕاستەوخۆ تعبیری لێت تەسەوورێکە کرد وایە کەنەکە لە ژێر هەیمەنەی پەکەکایە، کەنەکە لە ژێر هەیمەنەی جۆرێک لە بینکردنەوەی سیاسیایە کە لە باکوورەوە لە دێت، کە بە تەسەووری من ئەمە هەڵەیەکی گەورەیە. هەڵەیەکی گەورەیە پەیوەندی بە قودرەتی هێزێکی سیاسیەوە بۆ تەڕەحکردنی ئایدۆلۆژیا، بۆ تەڕەحکردنی بینکردنەوەی درێژخایەن بۆ خستنە ڕووی پرۆژەی استراتیژی و سەرقالبوونی هەندێک لایەنی سیاسی ترەوە بە کۆمەڵە بارودۆخی سیاسەتی ڕۆژانە، بە کۆمەڵی هەلومەرجی ناوچەیی و هەرێمایەتیەوە.